بۆ یەکەم جار لە عێراق و بە ئامادەبوونی زانایانی وڵاتە ئیسلامیەکان جگە لە وڵاتی ئێران نەبێ کۆنگرەی ئیعجازی قورئان بۆ ماوەی 2 ڕۆژ لە بەغداد سازدرا. لەم کۆنگرەیەدا باسی چۆنیەتی لێ تێگەیشتنی ئیعجازی قورئان کرا کە لە ڕووی زانستیەوە دەبێ گرنگی گەورەی پێ بدرێ. بەغداد والعراق تعود لها سەنگی و گەورەی بۆ بەغدا و عێراق گەڕایەوە پاشەوەی عێراق جاران لانەی زانست و زانایان بوو ئەمڕۆ سەر لە نوێ هەنگاوەکان بە گرتکردنەوەی زانست و زانایان دەست پێ دەکاتەوە. تەوەرێکی تری ئەم کۆنگرەیە جەخت لەسەر ڕوبەڕووبوونەوەی تیرۆری ئیسلام و تونندڕەوی ئیسلام کرا کە بە لاوازکردنی ئاینی ئیسلامیان لە قەڵەمدا. التطرف الديني نحن لا نؤمن به ئێمە بڕوامان بە توندڕەوی ئاینی نییە، بە تایبەتی ئێمە شارەزای ئاینی ئیسلامی ڕاستەقینەی خۆمانین و هەماهەنگی لەگەڵ هەموو مرۆڤێکدا دەکات هەتا لە ژێر سایی ئیسلام و قورئاندا بەخۆشی و شادی بژین. پاش لێکۆڵینەوە و بە دوواداچوون زانایانی وڵاتە ئیسلامیەکان وەک دەست پێشخەریەک ئامادەبوونی خۆیان بۆ دامەزراندنی زانکۆیەکی ئیسلامیان لە بەغداد ڕاگەیاند کە بە ناوی زانکۆی ئیعجازی قورئان ناو ببرێ. ئێمە ستایشی هەرتاکێک دەکەین ئەوەی بەشداری لەکردنەوەی ئەم زانکۆیەمان بکات. ئێمە پێویستیمان بە هۆشیاری و تێگەیشتنی ڕاستیە زانستیەکان هەیە و کە لە نێو تێوی دەقەکانی قورئاندا هەیە و هەتا ڕۆژی مەحشەر کۆتایی نایێت. بوونی کۆنگرە ئیسلامیەکان هەنگاوێکە بۆ ڕوبەڕوونەوەی توندڕەوی ئیسلامی و بڵاوبوونەوەی بیر و هزری زانستی قورئانە و هەوڵدانێکیشە بۆ گەڕانەوەی عێراق بۆ ئامێزی جیهانی ئیسلامیە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.